ترامپ بازرگانێکی حەشیشی بۆ عێراق نهات. عێراق نیگەرانە و دەڵێت بازرگانێکی حەشیش نوێنەری وڵاتێکی زلهێزە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەسایەتێکی بەڕەچەڵەک عێراقی بە ناوی مارک ساڤایە وەک نوێنەری تایبەتی خۆی لە عێراق دەستنیشان کرد. ترامپ بە شان و باڵی ساڤایەدا هەڵیدا و ڕایگەیان بە خۆشحاڵی و ڕای دەگەێنم مارک ساڤایە نوێنەری تایبەتمانە بۆ عێراق کاتێک گەشتێکی قوڵی هەیە بۆ پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا. هەروەها پەیوەندیەکانی لە ناوچەکە یارمەتی دەردەبن بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا. بەڵام بەپێی زانیاریەکان ساڤایە هیچ شارەزایشی لە بواری دیبلۆماسی و حکومیدا نییە. ئەمەش پرسیاری زۆری لەسەر توانەکانی بەڕێوەبردنی ئەم پۆستە ئاستیارە دروست کردووە. بەڵام ئەوەی زیاتر لە هەموو شتێکی تر عێراقی نیگەران کردووە پیشەکەی پێشووی مارک ساڤایەیە، ناوبرا و دامەزرێنەری کۆمپانیای لیف ئەند بەدا کە لە بواری چاندن و فرۆشتنی ماریوانە یان حەشیش بۆ مەبەستی پزیشکی و کات بەسەربردن کار دەکات. و لە ڕاپۆرتێکی پێشووتری کەناڵی فۆکس نیوزدا ساڤایە خۆی باز لەوە دەکات کە چۆن باخاوێنی تۆی ماریوانە دەچێنن بۆ ئەوەی بەکارهێنەران دڵنیابن لە کواڵەتی بەرهەمەکەیان. ئەمەش لە کاتێکدایە لە ویلایەتی میشیگان کە ساڤایە تێدا نیشتەجێیە چاندن و بەکارهێنانی ماریوانە ڕێگە پێدراوە. هەندێک لە لایەنە عێراقیەکانی ژەم هەنگاوە بەکەمکردنەوەی پێگەی دیبلۆماسی عێراق دەزانن. هەندێکی تر بە تایبەت ئەوانەی دژایەتی ئەمریکا دەکەن وەک هەلێک دەیبینن کە نوێنەرێکی کەم ئەزموو لە واشنگتنەوە دێت و بەشێکیش دەڵێن دیارە سەردەمی دیبلۆماسیەتی کلاسیک بەسەر چووە و ئێستا سەردەمی ئەوەیە کە بازرگانێکی حەشیش ببێتە نوێنەری زلهێزێک لە وڵاتێکی وەک عێراقدا.